خۆشەویستانمان بابەتێکی زیندوو باز دەکەین لە ڕابردوودا ئەگەر سۆشیال میدیا و ئینتەرنێت و بابەتانە بووی نەبوو بێت لەوانێ بە شێوازێکی زۆر کەم خەڵکی دوای ئەیب و ئاری یەکتر کەوت بێ بە جۆرە لە جۆرەکان کەمتر بە دوای هەر شتێکی خراپ کە لە یەکتر دابینی بێتمان کەوت بێ. بەڵام لە ئێستادا کە پێشکەوتنی تەکنۆلۆژیا دیارە خەڵکی بە ئاشکرا ئەنی بە دوای ئەیب و ئاری یەکتردا دەگەڕێت لەوانەیە بە کۆمنتێک بە پۆستێک هەزاران خەڵک تۆ ئەیب و ئاری برایەکت بە دەرخێت و بیبین کە ئەمەش وای بەڵادەست ڕەشەی جددی کرد لەو کەسانی کە بە شوێن کەم و کورتی و ئەیب و ئاری یەکتردا دەگەڕێن و داپۆشینی ئەیب و ئاری یەکتریش خۆی بەڵادەست مژدەیەوەشی بەخشیوە کە هەر کەسێک کارێکی وا بکە ئەوە ئەگەر هەر کەم و کورتێک هەر ئەیب و ئارێکی تێدا بێت خۆی بەڵادەست دەیپۆشێت. گرنگە باز لەم بابەتە بکەین کە بابەتێکی زۆر زیندووە و دەیبینین لە سۆشیال میدیا و لە تۆڕە کۆمەڵایەتەکان خەڵکانێکی زۆر گیرۆدەی بوون لەوانەیە بە کلیکێک بە کۆمنتێکی بچووک نەزانێت کە چ تاوانێکی گەورەی ئەنجامداوە بۆیە ئێمە لە ڕوانگەی ئاینی پیرۆزی ئیسلام و سێریان بابەتە دەکەین و کۆمەڵێک ئامۆژگاری گرنگ وەردەگرین هەموو لایەکمان. گفتوگۆی ئەم بابەتە دکەین لەگەڵ بەڕێز دکتۆر یاسین حەسەن باخواست کە لێرە میوانە دکتۆر گیان زۆر بەخێر بخێر بێ یاخوا. کاک دکتۆر ئەگەر باز لە دواتر ئەم تاوانەوەمەکەین بەڵام لە ڕابردوودا ینی زۆر کەمتر بوو بێلەوەی کە مەسەڵەن ئەیب و ئاریەکێک خێرا داپۆشرای بەڵام ئێستا خێرا لەم عەسری پێشکەوتن و تەکنۆلۆژیادا ینی زۆر بە خێرایە گەر یەکێکیش ئەیب و ئاری برایەکی دەرخوا خێرا خەڵکانێکی زۆر پشتگیری ئەمە ئەکەن. تۆ چۆن ئەیبینی ئەمە؟ بسم الله الرحمن الرحیم. سپاس بۆ بەڕێستان و بینەرانی بەڕێز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پێیان. ڕابردوو وەکارەکانی پێگەیشتن کەم بووە یاخۆت زۆر لاواز بووە. لە ئێستایا زۆر بەهێز و کاریگەرە بە جۆرێکە لەلایەن زۆر کەسە وتراوە کە تەکنۆلۆژیا دوور نییە سەری مرۆڤایەتی بخوا و سەری زۆر کەسیشی کردووە بە قوڕە. ئەمە ئەگەر لە ڕابردووە لە مەجلیسێکا کەسێک قسەیەکی کردبێ هەتا ئەندازەیەک سنووردار بووە بەس ئێستەکە بە کۆمنتێک بە پۆستێک ئەچێ هەواڵێک ڕاست بێ یا ناڕاست غیبەت بێ یا بوختان کە بڵاوێکات و کاریگەریەکی سلبی زۆر بەجێ ئێڵێ و دوشمناتی و ناحەزایەتێکی زۆر بڵاوەکاتوە نێو کۆمەڵگەی کوردەواریە کۆمەڵگەی ئیسلامی. لە ڕۆژ ئاوا ڕەنگە ئەو حاڵەتانە ئاسان بێ کەمتر ئەوە بێکە مرۆڤێ بایەک بە مرۆڤێکی تر بە بەخۆیانەوە سەرقاڵن زیاتر بە چێژ و خۆشی خۆیانەوە بەس لە کۆمەڵگەی خۆمانەوانیە بەداخەوە بۆ یەتوانم بڵێم دینی زۆر کەس لەو جۆرە کەسانە لەرزۆک بووە و ئاستی تەخوا و دینداری و وەرع و زۆدیان دابەزیوە کە خۆیان تووشی ئەو گوناهە گەوراکەن ئەچن تەتەبوعی عەورەتی خەڵکیەکەن بە شوێنی عیبەکانیان ناگەڕێن کۆمنت لە دژیان ئەنووسن پۆستەکەن لە دژیان جا زۆر جار ئیفتیرایە و زۆر جار ناڕاستە کە ئەمە تاوانێکی زۆر گەورەیە. خۆی گەورە لە قورئانە فەرمێیە إنما يفتري الكذب الذين لا يؤمنون بآيات الله وأولئك هم الكاذبون. كسيك بس يقدروا هالبسه يا ترويجي بيبا طبعا من بيم وايا أو كسيك بختانك هاكا تاوانك إشتاكم تر لو كسيك بلايكاتو چون كويك بلايكاتوانيا كاريگري زور زياترة أو كدروسيا كابا خود نعلي يا بكسك نعلي أما ديت ترسنوكا لا فيسبوكێکە ئەینووسێ یا ناو مەجلیسێکە باسێکە یا بەڵام ئەم دیاڵێ وایان گوت بڵاوێکا تۆچە تەرویجی پێەیە. لە قورئانە خۆی گەورەیەکێ لە صفاتی مؤمنین چییە؟ والذین لا يشهدون الزور وإذا مروا باللغو مروا كراما. نەک زۆر ئەگەر بەلای لەغو شاتێپەڕن حرمەت و شکۆی خۆیان ئەپارێزن تەدەخولی ناکەن. خۆی گەورە فەرمێ فاجتنبوا الرجس من الأوثان واجتنبوا قول الزور. جا یەک حاڵەت هەیە زۆر خەتەرناکە کەسی خۆی شتێکی تایە بيسبيني بسر كسيكي ترى ومن يكسب خطيئة أو إثما ثم يرمي به بريئة فقد احتمل بهتانا وإثما مبينا. خوي تعوانيكي هي نمونه لم شوازان الزورة أم كسانج نخوش نبي معملي نخوش عن لقلا بكري وخويان توي أنجام داني أو كاريان تيايا بويا واكن بخلقي نموني زور مان هي بتشاو همو مع رنگا بيني باتمان ككسيك هاتوا بوختانی بۆ کەسێکی بێتاوان داتاشی وە قسێکی بۆ داتاشیوە بەبێ ئەو تاوانی کرد بێ یا ڕەنگە حەبەیە بێکردبێتی بە قوبەیە شتێکی زۆر بچووک بێ ئەم زۆر گەورەی کرد بێ ئەو ئینسانە نامرێ هەتا خۆی ئەو کارە ئەکا و خۆی پەروەردگار ئابڕوویە بە. زۆر کەس هەیە بە وێنە سومعەی خەڵکی لەکەدار کرد بەس خۆی پەروەردگار بە ڤیدۆ
ئابڕووی ئەمی برد بۆیە زۆر ترسناکە هەموو ئینسانێکی ئیماندار ئەبێ بە ئاگا بێت ئەبێ زۆر بەترسەوە مامەڵە بکات لەگەڵ ئەم وەسەیە خۆی گەورە لە قورئانە فەرمێ إن الذين يحبون أن تشيع الفاحشة في الذين آمنوا لهم عذاب أليم في الدنيا والآخرة نالي أو كسانيك فاحشة كدروسة كانوا بلاوية كانوا قصة كدروسة كان علي بيان خوش بيه مجرد بيت خوش بيه تنها بيت خوش بيه سزاي زور سختي دنيا ودعا روجي هي لكي لصفتي منافق تشيا أو آياتك أخوائي قورا فرمي بيغمى صلى الله عليه وسلم إن تصيبك حسنة تسؤهم وإن تصيبك سيئة يفرح بها أجر تو شاكيك نعمتك توجبه خفت أخوان بلام أجر بلام مصيبتك توجبه في دل خوش بن تنها دل خوش بون بويك برايك بويك كسيك سمعي لك دار بوا بي بوستكي بنري بملايا بولايا قصيلة سركي بداخوة زور بداخوة من اللي إعلانيا كم كهيا ببرجي ديني شوي هي بس مالكي إسلامي شوي زور بداخوة بيتواني إسوائيلي هاتو زۆر بمانی لێ دەرناچین ئەم بابەتە هەندێک کەس هەیە بەڵایکێک بۆ پێی وایە ترەمە تەداخلی نەکردو هیچ کێشێکی نەبووە بەڵام شتەکەوای لێ هاتووە ئەوەندە ئاسانە ئەم گومان خستە سەر کەسی بەرامبەر بوختانکردنە کە جاری وا خۆ هەستی پێ ناکەی وڵی من هیچم نەکردووە یەک لە کێشە گەورەکان ئەمە شتێکی طبی و نەفسیشە هەمیشە زیرەکی متهمە جوانی متهمە تاوانبارە لێزانی قسەزانی لێزانین یعنی ئێمە لە مەکتەبا بووین کەسێک زیرەک بوو بێتە لە بەکانی تر ڕقیان لێ بووە لە کۆمەڵگەیە سێرەکەی کەسێک جوانیەکی هەیە شتێکی هەیە خەڵکێکی تر ئەبۆزێن و ڕقیلەتی بۆ چونکە نزیک بوونەوە لێی ئیتیهامێکا بە هەندێشت بۆی کە گردنی بۆ کەچەکە خۆی باتە پێشەوە ماستاوی بۆەکە هەمیشە ئەم کەسەی کە زیرەکە ئەم کەسەی کە جوانە خەڵکی بەرامبەر تووڕاکە بۆ چونکە هیچ ئینسانە پێی خۆش نییە کەسێکی تر لەسەری ئەوە بێت ئەمەش نەخۆشیێکی زۆر کوشندەیە بەتایبەت لە کۆمەڵگەی مجتەمەعاتی ئیسلامیە ئەم حاڵەتە مجتەمەعات بە شێوەیەکی گشتی ئەم حەقد و حەسەد و ئەم جۆرەشتانە هەیە ئینسان ئەوێ هەر کەسێکی کە بینی هاوپێوەەر بێ ستاندار بێ بۆ ئەوەی بچووکی ئەمی بیر نەخاتەوە کەسێ بۆ حەسوودی بەرامبەر بە کەسێکە با چونکە هەر کە ئەیبینێ بچووکی و لاوازی و شکستی ئەمی بیرەخاتەوە جا لێرە ئێمە من دوو پەیام هەیە یەکێ بۆ کەسانی کە مەحسوودن ئەوانی کە حەسوودیان پێ برێ ئەوانی کە لیانە خوێندێ ئەوانی کە لە سومعیان ئەدرێ ئەمانە ئەبێت زۆر بەرز و باڵا بیر بکەنەوە پیاوە عاریفە گەورەکان گویان نەداوەتێ یەکەم کەس کە لی دراوە پێغەمبەران بوون پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە ئەنواع تۆمەت لی درا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە ناموسی درا سەیدنا یوسف خرایە بیرەکەوە سەیدنا یوسف بە پارێکی کەم فرۆشتا تاوان دەرهەقی کرا لە ماڵی عەزیزی میسرا زۆڵمی لێ کرا زیندانی کرا لە زیندانەکەیشا ئەوە بوو خەڵکێک لە پێش ئەوە بەربوو بەوەش هەر سەزادرا ئەو کەسانی کە لێیان ئەخوێندێ کە ئەدرێ لە سومعیان زۆر جار من تعمیم ناکەم زۆر جار ئەگەر تاوانەکەیان نەکرد بێ یەقینیان هەبێ بۆی کە خۆی پەروەردگار پێگەیان بەرزەکاتەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثێکە ئەفەرمێ وما ظلم عبد مظلمة فصبر عليها إلا زاده الله بها عزة کەسێ ستەمێکی لێ بکرێ بەس سەبر بگرێت تێک نەشکێت چۆک دانەیە نەسوێ پاشەکشتەنەکە یەقینەن خۆی پەروەردگار شکۆمەندی ئەو زیاکە ئەگەر دقت بگرین هەموو پیاوە گەورەکان لە مێژووە ئاوا لێیان دراوە بڕوانە بۆ ئیمامی بوخاری چی پێکرا بڕوانە بۆ ئیبن تەیمیە چی پێکرا ئیمامی غەزالی تەکفیر کرا بڕوان بۆ عیزی کوڕی عەبدولسەلام بڕوان بۆ ئیمامی ئەبوو حەنیفە هەتا ئێساش لە گۆڕەکەیە 2000 ساڵ 1300 ساڵ ئێشتا هەر قسەی پێوتێ ئێشتا هەر تانەی لێدێ پیاوە گەورەکان بەو شێوازانن ئەوانی کە تاوانیان نەکردووە خاڵێکی تر هەیە ئەوش ئەوەیە ئینسان ئەبێن نقطەی ئێرتیکازی چقی کۆڵەکەی ژێر شانی ئەم ئینسانە بێ خودی خۆی بێ هەر شتێکی دەرەکی بێ ڕۆژە لە ڕۆژان تێکەشکێ
سیارەیە پارەیە ماڵ و مناڵە قەوم و عەشرەتە شکۆمەندیە دەستخستنی ڕەزامەندی خەڵکە شتێکی هەشە پوچەڵە ئەمە هەر ڕۆژێک لە ڕۆژان ئللا ئەمە تێگەشتە بەس ئەگەر تۆ لە ناخی خۆتا بەهێز بووی خاوێن بووی هەموو دنیا ئەگەر کۆ بێتەوە لەسەرێ ناتوانێت کاریگەری لەسەر دروستکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە ابن عباسی فەرموو ئەگەر هەموو ئومەت کۆ بێتەوە لەسەروی زیانێکی پێ بگەێنێ ناتوانێت هیچ زیانێکی پێ بگەێنێ وی لە کۆتایە فەرمێ رفعت الأقلام وجفت الصحف لەبەر ئەوە کەسایەتێکی وەکو ئەحمی موتیزادە بە ڕەحمەت بیاخوا کە پیاوێکی کۆمۆنیست دوو مانگ لەسەر یەک هەموو ڕۆژێ یەک چارەک تەلەفۆنی بۆ کە قسەی پیاڵێ قسە بە دایکی بە خوشکی بە دینی بە قورئانەکەی بە خواکەی بە پێغەمبەرەکەی بە ڕێباز و دینەکەی بە مێژووەکەی بە هەموو شتێکی لە دوایە ئەم ئەڵێ ڕاستەکەی سپاسە دەکەم شیاوی زیاترم ئەوانەی وەلی خوان هەمیشە خۆیان بە تاوان بارەزانن بەس ئەوەی کە پوچ و مایە پوچە هەمیشە فووە کاتە خۆی من ڕقمم من ئەوەم ئەوەی ئوسلوبەکان دیارە هەمووشمان هەستی پێکەین ئەم پیاوە بە خۆیان چێتەوە با بچمەوە چەند دوو مانگە من 6 ڕۆژە قسە بەم پیاوە لێ با بچم بۆ لای کە چوو بۆ ئەوێ پێی وتی ئەم ناسی وتی ئەی پیاوێک دوو مانگ لەسەر یەکەم و ڕۆژێ چارێکێک لەگەڵ دۆست و خۆشەویستی خۆیان قسە بکە ئەی چۆن بەدەنگا ناسمەوە دەستی کرد بە گریان ڕۆڵە مەگری بخوا من دوو مانگە دوعای خێر بۆ تۆکەم ئەو کەسانی کە خەڵک لێیانەیە ئەبێ بەم نەریتەوە بیر بکەنەوە بۆیە زۆر جار خەفەتە خوا ئینسان بەس ئەم خەفەتە مقدسە دۆستۆیڤسکی گەورە نووسەری ڕووسی بە قۆناغی زۆر سەخت و دژوارە تێپەڕی یەکێک لە دوعاکانە اللهم لا تحرمني معاناتی خوایە بێ بەشم نەکەی لە معانات و دەردیستەری و بەڵاو مصیبەتانی کە تۆ تووشی منێ کردو زۆر جا بەڵاو مصیبەت کلیلێکە کانگای ئینسان ئەتەقێنێ حقائق و جوانی و زیرەکیەکانی ئینسان ئەتەقێنێ نابێ ئینسان کەسێکە قسەیەکی پێوت چکەوانە نەخۆشن زۆر جار جێگەی ئەوەن ئەمانە کە ئینسان بەزەیی پیان نابێتەوە یعنی جاری وایە تۆ کەسێکی قساکە هەموو گیانی عیب و ئارە قسەیەکە پێڵێ ئەسڵەن تو هەر هیچیان نییە هەر ئەسڵ و ئەساسی نییە یا نازانێت تۆ ئەگەر دەم بکەیتوانێت چوار عیبی ئەو بڵێن ناو کۆمەڵەکە تێگەشتێ بەس نەقسێکی تایە ئەم ئینسانە ئەوێ ئەم نەقسەی خۆی هەر چۆنەوێ بیشارێتەوە بۆیە پێیان بۆ ئەوانە ئەوەیە ئەڵێم گومانی خەڵکی نەتان خاتە گومانەوە لە یەقینی ناخی خۆتان یەقینی خۆتان مەگۆڕنەوە بە گومانی خەڵکی دڵنیایی خۆتان مەگۆڕنەوە بە شک و گومانی خەڵکی کە دروستیەکەن ئینسان کە ساغ بوو با بژ و گێژەڵۆکەی هەموو دنیا نایلەرزیانێ بۆ چونکە ئەم کەسە خۆی پەروەردگاری لەگەڵایە و کەسایەتێکی ساغ و شکۆمەند و سەرکەوتووە تۆ یان باس لەوە کرد کە ئەین زۆر جارەوە ژەیە کە ئەم کەسە کەم و کورتی خۆی هەیە ینی دنیای عیب و ئاری هەیە تا چەند گرنگە ینی پێش ئەوەی من باسی برایەکم کەسێکم بکەم هەر یەک تۆزبیر بکەمەوە کە خۆم تاوانێکم کردووە چ کەم و کورتێکم کردو هەیە بیر بکەمەوە ئەگەر من ئەم کەم و کورتی کە هەمە ئەخوای باڵادەست ویستی وابێ بڵاو بێتەوە من چیم بەسەریە ئایا لەوەی ئەو گەورەتر نییە کە ئەو مەسەلەن ئەوەی کردووە من باسیەکەم یەکێ لە ئەولیای خواڵەیە سپاسی خواکم کە گوناه بۆنی نییە ئەگنا کەس نیەتوانی لێ منزی بێتەوە مرۆڤی ژیر ئەوەیە کە بەخۆیەوە سەرقاڵ و نایپەژێتە سەر خەڵکی ڕاستە ياسايا وكجاحظة فرمي إذا تأملت في أحوال الناس وجدت أكثرهم عيوبا أشدهم تعيبا أقبراني بو حالي خلقي عيب دارترين يعني عيب قرترين يعني كي زور شون خلقو كي زور عيبي لخلقي قد بزان أو عيبي لي أشوري عيبي لي أرجي أخوي أو أند عيب داره بويا بيغمبري خواه صلى الله عليه وسلم فرمي يا معشر أم حديثة زور ترسناك زور خطرة كاك بوختان و شنكوتني عورتي خلقو درو هلبستنو حقد و حسد لقال إيمان يقناقريتوا من قناعة موايا أو تشركة ساعتك إنسان بوختانك إيماني تانا من الإنسانية چون تو بوختانك يبو برايك لكاتك نبيني واشتك اشتكش نبيني لكاتك كاك تو قيامتك يا أمام الله أم محكمة والله سلن يدبار أكلتوا ثم إنكم يوم القيامة عند ربكم تختصمون يعني دوباره أكلتواني أم محكمة الله يخوي پروردگار لم دنيا أجر بپاره چاره سريب كي أجر بهرشه چاره سريب كي أجر بواسطة چاره سريب كي حقي بنا حق رشب كي بسبي نزم كي ببرس در روجي قيامته واسطة ناخوة لمحكمة كي خوي پروردگاره
بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لەم حەدیثەیە زۆر ترسناکە فەرمێ یا معشر من آمن بلسانه ولم يدخل الإيمان في قلبه. سبحان الله، يعني أو كسي أو صفتي تاكي سباسيكم بزمان إيماني يناوى بلام لضل يعني تسبيه ضلج أساسه. لا تغتاب المسلمين، غيبتي عن مكان لا كان آيات باسي غيبتك لا نعمل كيكم خندو تواني منزول 6 سال 7 سال بالي استا حفتا حديثي بيغمرينا صلى الله عليه وسلم سبارت بغيبت هي أحمدي شوكانية كبود سبيكا لنفسي أبكي لست أبكي لغيرها لنفسي ففي نفسي عن الناس شاغل. كاك إنسان يبو خوي بقري كاك تو همو جانا عورته همو جانا عيب عاره دیارە تۆی ئەوەی تایە بوویە بە شوێن خەڵکاتی. سبحان الله زۆرینەی هەرە زۆری ئەو کەسانش تێگەشتێن ئاوە بەرچاو بیبینە ئێستا سوێن بخۆ بڵێ تێگەشتێن واللهی خەڵک هەیە ئێستا لە موسیبەت و میحنەتی گەورەیە خەڵکێکی زۆر دوعای بۆکە بەس نازانێ ئەمە چی کردووە ئاگایان لێ نییە خوا و هەندێکی کەم ئەزانن کە چ تاوانێکی قێزەونی ئەنجام داوە کە بووەتە هۆکاری ماڵکاوتکردنی چەند کەس کە چەند کەس بەدەستی ئابڕووی چووە یاخود تیاچۆ یا ئەوە جۆرەشتانی بەسەراتوە. بەڵام محکەمەکەی خۆی پەروەردگار عادلە لەم دنیاە تۆڵە لە خەڵکە کاتوانێ بەر لە قیامەت حقائقی هەمووی ئینسانێک دەرەکەوێ. کاکە لحوم العلماء مسمومە، یعنی گۆشتی زانایان ئەولیای خوا ژەهراوی هەر کەس بیخوا لە ناوە چێ کاکە ناکرێت ئینسان قسە بە موسڵمان بە برای موسڵمانی خۆی بڵێ ناکرێت پەرچوو لەم پەری بۆ دابنێ لەگەڵ ئیمانە یەک ناگرێتەوە. جا حدیثەکەی پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ لا تغتاب المسلمين ولا تتبع عوراتهم فإنه من تتبع عورة أخيه تتبع الله عورته ويفضحه ولو في عقر داره. هر کەسێ شوێن عورەتی براکەی بکەوێ خۆی گەورە شوێنێکەوێ ئابڕووی ئەبا ئەگەر لە نێوەندی ماڵەکەی خۆشیاوێ لە نێو چقی ماڵەکەی خۆیان بێ و ئینسان ئابڕێ بە هەر کەس ئەم تاوانی ئەنجام داوەتەوە بکە هەر کەس ئەم کاری کردو با بڕواگەردنی خۆی بۆ کەسە ئازادکە ئێستا بەر لە قیامەت چونکە لە دنیاشە ئینسانەکان ئابڕیانەچێ حقایقە مێژوەکان هەموو بۆمان بسپاتەکەن. هەر کەس ئەم کارانەی کردوێ ئیلا خۆی پەروەردگار ئابڕی بردووە و پەنجەی پەشیمانی گەزیوە هەیە بوختانی کردو بۆ بنە ماڵێک سبحان الله خۆی لێ قەوماوەتەوە زۆر بە قورسی لێ قەوماوە. جا عدالەتی خوایی شاعری قسێکی جوانەکە کە ئەڵێ لله در الحسد ما أعدله بدأ بصاحبه فقتله. يعني أو كسيك حسود برانبر بس لي قري خويا كبير اصبر على كيد الحسود فإن صبرك قاتل النار تأكل نفسها إن لم تجد ما تأكله. كسيك حسود برانبر الصبر بقله دعاء خيرك بزيشي بيابيتوان زور جار بۆگەر لێی گەڕێ وەڵامی مێرەوە وەکو چۆن ئەگەر هیچی دەست نەکەوێ بیخوا بیکاتە پێخۆر و بسووتێ خۆی خواتەوە. حەسوودش ئاوایە کەسی حاسێت کەسی بوختانچی کەسێت تەتەبووی عەورەتی خەڵکەکە خۆی لە ناڕەحەتی و لە حاڵەتێکی زۆر گەورەیە وەکو ئەو وایە ژەهرە خواتەوە بۆی تۆ بکوژێ یۆ خۆی کوژێ ژە ئەو ناڕەحەتە ئەو خەوی لێ ناکەوێ ئەو لە سەختگیریایە بەس تۆ گەر بەهێز بووی ئەگەر کاریگەر بوویت خۆتێگرت ناتوان هیچ زیانێکە پێ بگەێنێ. بۆیە تەنها حەل ئەوەیە کە بەزەیمان پیانە بێتەوە وەڵام نەدرێنەوە ئەو جۆرە کەسانە باشترین وەڵامش بۆی تۆمارکردنی سەرکەوتنی یەک لە دوایەکە. کاک دکتۆر ینی هەموومانەوە باس کرد زۆر بە جوانی تاوانێکی گەورەیە بڵاوکردنی ئەیبوارێکتی بەڵام گرنگیشە ئینسان ئاگاداری خۆی بێ ئاگاداری ڕەوشتی خۆی بێ لە هەر پێگەیەکا بێ جارێک لەوانەیە خۆی باڵادەست زلەیەکی میرەبانی لێدا بەڵام جارێکی تلوانەیە تۆ هەر بەردەوام بی لەو تاوانە قایمترم زلێ و لێبا بۆیە گرنگە ینی لە هەر پێگەیەکا بیت مامۆسای زانکۆی مامۆسای ئاینی یان دکتۆری هەر شتێک بێت زۆ بەوریایە و مامەڵە لە هەندێشت بکەی کە کاریگەری بە تایبەت بخاتە سەر ئاینی پرۆزی ئیسلام وا بکات ینی بە جۆرێک کە کەسانێکگەن ناتێگەشتون لە ئاینی پرۆزی ئیسلام یەکسەر ئیسلام خەتابارەکەن یاخود زانکۆ خەتابارەکەن یاخود پێگەی زانستی ئەوە ئەکەن لە کەدارەکەن بۆی کە تاوانێکی لەوانەیە کرد بێت ئەمەش بۆ خۆی بابەتێکی ترە بەڵێ خۆی تاوان بەپی ئینسانەکە گۆڕێ تا پێگە بەرزتر بێ تاوانەکە زەخترەوە دیارترە. اینجا جاری وا هەیە مەسەلەن کەسێکمان وەزعێکمان بەسەرا دێ
پێویستە کە مراجعەی خۆمان بکەین. إن الذين اتقوا إذا مسهم طائف من الشيطان تذكروا فإذا هم مبصرون. أو كسانيك أهلي تقوان كاتك مستكي شيطان برك جناهيكي بيبكن أو كاتي يادي خوي بردقارة كانوا إما به هموما دعاكين دويك خوي قرب ما باريزي وما بكم من نعمة فمن الله كل ذي نعمة محسود إما تشاومان لسرة نازو نعمة كاني خوي بردقار كبسر معنوية بيوست سباز گزاري خوي بردقار بكين إما نابي لود برزبين نابي خو بزلزان بين نجاشي كاتك جنگي بدري قورا سركوتني تياتوما كرابو مسلمانان جعفر كوري أبي طالب وهنديك لمسلمانان اشتغل حبشة بون نادي بشوين يانا أو بيستي كجنگي بدر سركوتني قورا توما كراون نادي بشوين يانا قوتي ورن أما نشكشون سيريان كل لكوش كان نجاشي دانشتوا برو هيجي تاني لسر أو خولا دانشتوا جلو برقيكي دارزا ودراوي دبر كردوا كوزولي كردوا آوا هاتنو بجعفريوتي من أمي بيتان بلم كبيغمبري خواه صلى الله عليه وسلم خواه بيرقال سركوتنيكي زور قوري بيبخشيوه وتوماري كردوه فلان وفلان كجراوه فلان وفلان بريندار آوا جعفر بلو يقصبكا دل خوشي در بريا وتي بيم بلي بو آوا دانشتوي وتي آخر دابزيو بوسا سيدنا عيسى خواه بيرقال بي عليه كاتيك النعمتيكي من دابزي بو سرطان باب تواضع خوب بكم قرت نوبتان بينم أهلي خوا لكاتي نعمتكانا لكاتي ناوبان وشورتا لكاتي بيغاكانا كنعمتي خوايدي بيويستك إنسانا كان بتواضع ما ملب كان لقل خواي پروردگارا خو بكم قربن لود برز نبن إنسان نابي مغرور به كبيغيكي هي كشهاديكي هي كسياريكي هي كسروتو سامانيكي هي جقل لو كي خلقك حسودي برانبر أبا شيطانش طبعا لكمينا يبو إنسانا كان أم نازو نعمتي خواي پروردگارا اگر بليه تاواني بيبكي بليه خوما خواي پروردگار لإنسان ياو لناويبا و أبريبات زواج كاكتور چارە سەر چییە بۆی کە ئێمە خۆمان بە دوور بگرین لەو تاوانانە و تا چنێک تۆبەکردن گرنگە ینی خۆی گەورە هەمیشە باس لە تەوباکاوە لەو کەسانە ئەبورێ کە بەردەوام ئەگەڕنەوە لای خۆی گەورە ئەو کەسانی کە خەڵکی ئەبۆزێنن هۆکارەکەی ئەوەیە کە لە خۆیان رازینین ئێستا ئیلحاد ئەگەر دیراسی ئیلحادکەی زۆرینەی ئەوانەی ملحیدن بە بەڵگەی قەناعەت پێکەر نەبوون بە ملحید رازینین لە خودی خۆیان ڕقیان لە خۆیانە لە شێوەی خۆیان لە ژیانی خۆیان بۆیە کەوتونەتە عەداوەت لەگەڵ خۆی پەروەردگار ڕق و بغزێکە خەشم و قینێکە دەری ئەبرن لەگەڵ خۆی پەروەردگار کەوتونەتە عەداوەت وەکو جۆرێک بڵێ شەڕ لەگەڵ خۆیان کە من بۆ بەم شێوەیەم کە رازینیم لە حاڵی خۆم ئەو کەسانەی کە خەڵکی ئەبوغزێنن لە حاڵەتێکی ئێستیراب ناکۆکیەکی دەرونین لەگەڵ خودی خۆیانە حاڵەتێکی بوغزاندنیان هەیە لەگەڵ خودی خۆیانە ئەو کەسانی کە هەمیشە خەڵکیان خۆشەوێ لە حاڵەتی ئاشتەوایی و تەباییان لەگەڵ خودی خۆیانە بۆیە ئەوەی خەڵک ئەبوغزێنێ لە ڕاستیەکەی خۆی بوغزێنێ بۆیە ئەوەی کڕقی لە خەڵکە لە ڕاستیەکەی خەشموقینەکەی بە ئاراستەی خۆی پەروەردگارە جۆرێک لە شرکی تێکەڵەکە ئینسان ئەبێ بیر بکاتەوانێ هەتا ئێستا کەسێک نییە کە ئیشوکاری بوغزاننی خەڵک بێ ئیبداعێکی کردبێت و داهێنانێکی بەدەستیان نابێ هەمیشە ئەوانە لە شکستان بۆیە ڕقیان لە هەر کەسێکەکە خاوەنی داهێنان بێ چارە سەر ئەوەیە کە ئێمە ڕازی بین بەخوای پەروەردگار کە ئێمە خۆمانان خۆش بێ ڕازی بم بە شکلی خۆم کە خۆی پەروەردگار داوێتی ڕازی بم بە توانای خۆم بە قودرەتی خۆم بە ڕزقی خۆم ڕازی بم بە خێزانی خۆم بە ماڵ و مناڵی خۆم بە دایک و باوکی خۆم ئەم ڕەزامەندیم کە بۆ دروست بوو ئیتر ڕازی بم لە خۆی پەروەردگار و بەشی خۆی پەروەردگار بۆیە هیچ کەسێک نابوغزێنم تۆوی حەسەد لە دڵی خۆمە دەرئێنم بە خودی خۆمەوە سەرقاڵە بم نام پەرجێتە سەر خەڵکی بە ئەندازەی ئەوەی کە سەرقاڵم بە عیب و عاری خەڵکی و خۆم عیب و عارم تایە بە ئەندازەی ئەوەی کە خەڵکی ئازار ئەدەم خۆم کەم و کوڕی و نوقسانیم تایە ئەوە پێوەرە لەبەرەوە بڕوابوونە بە خۆی پەروەردگار ممارەسەکردنی ئەوەیە کە
ئێمە خەڵک هەیە ئەو حاڵەتەی هەیە جاری وایە پرسیارەکە من پێم وتوە کاکە بڕۆ کەسێک کە ڕقلێتی ببەخشە پێی دیادێکی بۆ بەرە دوعایەکی خێری بۆ بکە گردنی ئازاکە محەبەتی بۆ بنوێنە ڕێزی لێ بگرە ئەوە چارەسەرەکەی کە ئینسان بەخۆی بچێتەوە حاڵەتی ئیمان نێوان خۆی و خۆی پەروەردگار چاکە تا نێوان خۆی و خەڵکی چاک لەوە گەورەتر هەیە یان مژدە گەورەیە کە من ئەگەر ئای بۆ ئاری برایەکمدا پۆشم خۆی باڵا دەست لە دنیا و قیامەت ینی دنیا هیچ نییە بەڵام قیامەت دایە پۆشێ فاضحەیە قیامەت ئەوانە ئابرووی ئینسانەکانی تابڕێ فمن يعمل مثقال ذرة خيرا يرى ومن يعمل مثقال ذرة شرا يرى والله أو توزي إيماني تابع بختناك والله أو توزي إيماني تابع دلخوش نابي بويك أبري كسيكي بيتاوان بجت يعني تجاي وكسيكي تاوان بارج بكتو أبي نابي حسكي هيج إنسان توشي زرر وزيان ببيا لبر أوا إما أركي استشان معنا كوكو خاي بيغمري خاصة أصلا ما فرمي من ستر مؤمنا ستره الله يوم القيامة باعي بكشيت يا بالا إما ما مالما شون بي لقى الخلقة خوي بيرودقار معملي بي لقى اليمية أهلي عفوبة لروجي قيامته أفي خوي بدزيني أهلي سيتو بوششبة خوي بيرودقار سيتو بوشي خوي بيرودقار بدزيني أهلي محبته خوشويستي با لروجي قيامته خوي بيرودقار محبته خوشويستي بتو بدزيني لم دنيا بتشو بهشت الروح يكي خوي بيرودقار لروجي قيامته خوي بيرودقار خاطر في الدوس على بهشتك كي خوي مسكر يا أخوة بخير برئيس دكتور ياسين حسن باخواز خوي قرب هداش باتو سپاس سپاس بورين مايو أموش قاري كان دست خوش